وصحبه وأمته أجمعين. سڵاو و بەرەکات و ڕەحمەتی خوای گەورە و پەروەردگار لە ئێوە و لە گشت مسلمانان لە هەر شوێن و هەر جێگایەک هەن بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و هەموو کاتەکانی ژیانتان شادی و کامرانی بێ. بە خۆشحاڵیەوە لە عەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی ڕەمەزان بە خزمەتتان گەشتینەوە بە هیوای ڕەزامەندی خوای گەورە و پەروەردگار و سودمەندبوونی ئێوەی بەڕێز و خۆشەویست لە بڕگە و بابەتەکانی بەرنامەکەمان. وەک دەزان لە ئیسلامدا مەسئلەی ماڵبەخشین حسابێکی تایبەتی بۆ کراوە و لە ڕووی اقتصادیژەوە اقتصادی ئیسلامی و لەناو مسلمانان حسابێکی تایبەتی بۆ کراوە. بەخشین و ماڵبەخشین یەکێکە لەو پایانەی کە ئینسانی ئیماندار و مسلمان و ئومەتی ئیسلامی لەسەری ڕاوەستاوە و ئینسانی مسلمان ئەخلاقی ئینسانی مسلمانە. بۆیە لە قورئانیژە خوای گەورە و پەروەردگار کاتێک پێمان ئەفەرمێ وأقرضوا الله قرضا حسنا وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله هو خيرا وأعظم أجرا واستغفر الله إن الله غفور رحيم. دیارە ماڵبەخشین لە ئیسلامدا پلە و پایەکی تایبەتیە و بۆ بە تایبەت کە کاتێک خاوەن سەروەت و سامانەکان دەوڵەمەندەکان کە بەشێک لە سامانەکانە لە پێناوی خوای گەورە و پەروەردگارە ئەبەخشن ئەوەندەی لە دنیادا پێی بەڕێز ئەبن لای خەڵکی گەورە ئەبن چەند ئەوەندەش لای خوای گەورە و پەروەردگار لە قیامەتدا پلەیانی پێبەرز ئەبێتەوە. وەگەوەی کە لە مانگی ڕەمەزاندا خەڵکی تەنانەت خەڵکە نیمچە دەوڵەمەندەکان و ئەتوانن بەڵام شەریحەی وەسەط و بەرەو خوارتریش هەژارەکانیش حەزیان لە ماڵبەخشینە بۆ ئەوەی کەوە هەم ئەجر و پاداشتێک بۆ خۆیان کۆ بکەنەوە هەم بۆ ئەوەی بتوان ئەرکێک قورساییەک لە سەرشانی هەژار و نەدارەکان لابرن. لە حەڵقەی ئەم جارەی بەرنامەکەماندا باس لەو باس و خواسا ئەکەین ئایا ئینفاق بەخشین ماڵبەخشینی واجب ماڵبەخشینی سنت ئەوە کە ئینسان ماڵەکەی لە دەستی دابێت نەک لە دڵیدا چۆنە و چییە؟ بە میوانداری بەڕێز مامۆستا مەلا ئاری عەزیز مامۆستای ئاینی و زانای ئاینی لە شاری سلێمانی بە یەکەوە ئینشاءڵڵا گفتوگۆی ئەو باس و بابەتە ئەکەین سەرەتا مامۆستاگیان بەخێر بێن بۆ بەرنامەکەمان. مامۆستا ئەگەر ئێمە بپرسین گەورەی و پلەی و پایی بەخشین لە ئیسلامدا چۆن باس کراوە بۆچی ئەوەندە بە گەورەی لە ئیسلامدا خوای گەورە و پەروەردگار پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام باسی ماڵبەخشینی کردووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە بەخشین سەدەقە وەکو زاراوەکە هەم بۆ فەرزش بەکاریە هەم بۆ سنەتێکش بەکاریە. ئەگەر بۆ فەرز بەکاربێ ئەوە دیارە مەقسەد پێی زەکاتە کە لە قورئانی پیرۆزی هاتووە و ئەگەر لەوە بترازێت دیارە زیادە ئیحسان و خێر و فەزلەکە کە ئینسان بۆ خۆی ئەکا. ئێمە دیارە وەکو ئەوەی کە خوای گەورە خوڵقاندووین و بەشەرین و مرۆڤین هەمیشە ئەڵی مرۆڤ کاینێکی ئیجتیماعیە واتە ناتوانێت بەتەنیا لە شاخێکە لە دەشتێکا لە کیوێکا بەتەنیا بژی ئەبێ لەگەڵ یەکا بژی لەگەڵ جنسەکانی خوا لەگەڵ بەنی بەشەرا بژی لەم پێکەوە ژیانەشدا ئینسانەکان ئاتاجن بە یەکتری محتاجن بە یەکتری لە زروفێکی تایبەتیە لە زروفێکی دوور و درێژە لەوانەیە لە زروفێکی کەمە لەبەرەوە ئەم بەخشین و یارمەتیدان و کۆمەکیکردنەش بەشێکە لە سنەتی حیات کە خوای پەروەردگار لە مرۆڤەکانە خوڵقانوێتی مادام بە یەکەوە ئەژین هەندێکیان پێویستیان بە هەندێکیان ئەبێ هەندێکیان دەستگیرۆی هەندێکیان ئەبێ بکەن کە ئەمەش خوای پەروەردگار زۆر تأکیدی لەسەرکاتەوە لە قورئانی پیرۆزا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تأکیدی لەسەرکاتەوە لەسەر منبەری پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا ڕۆژێکیان کۆمەڵێک لە جەماعەتێک لە خەڵکی مضەر کە عەشرەتێکی گەورە بوون هاتنە ئەوێ پێغەمبەری خوا کە بینینی هەموویان حفات عڕات مجتابین نیماری ئەو العباء متقلدی السيوف عامتهم من مضر فتمعر وجه رسول الله صلى الله عليه وسلم أفرمي كومانا قلنا خلقي عشرة هاتن هميان بيباتي والروح تقوت وبرق دراو عباد دراو بنوع شبرز وزور ويران وزور ئەویان پێوە دیار بوو کە زۆر محتاجی شتن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تەماشای کرد ئەفەرمێ دەموچایی پێغەمبەری خوا هەڵگەڕا زۆر سوور بۆ زۆر ناڕەحەت بوو هاواری کرد بە بیلال بڕۆ بانگ بڵێ بانگی وت و ها نوێژی کرد و چوە سەمینبەر و دەستی کرد بە قسەکردن و فەرمووی تصدق رجل من ديناره ومن درهمه ومن ثوبه ومن صاع بره ومن صاع تمره حتى قال ولو بشق تمرة. پێغەمبەری خوا فەرمووی با خەڵک دەی دەستباتە هیمەت و مەردایەتی سەدەقە بکەن لە ماڵتان لە پارەتان لە دینارتان لە درهەمتان لە خورماتان لە گەنمتان حتا لە تەخورمایەکە فەرمووی ئەفەرمی ئەوەندە شتیان هێنا دوو کۆمەی گەورەیان کۆ کردەوە لە جلوبەرگ و لە خۆراک و پێغەمبەری خوا ئەفەرمێ دەموچاوی گەشت بوو ڕووناک بوو زۆری پێخۆش بوو. ئەمان یەکەم نیدایەکی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم کە لە سەمینبەر هاواری کرد بۆ بەنی بەشەر بۆ خەڵکەوە خەڵکان ئەبێ یارمەتی یەکتری بن و قورئانی پیرۆز ئەم هەموو ئاماژەیەمان
داوایمان بۆکە و ئەم هەموو ئیشارەیەمان بۆکە لە قورئانی پیرۆزداکەوە دەستگیرۆیی یەکتری بکەین و ئاتوهم من مال الله الذي آتاكم لەو ماڵی خوا پێبەخشیون ئێوە بەشی خەڵک بن وما لكم ألا تنفقوا بۆچی ئینفاق ناکەن بۆ دەستگیرۆی ناکەن زۆر و زەمەندەیەک لە ئاەتانی قورئان ئاماژەمان بۆکە لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. خوا پاداش خێر بێتەوە ئەوەی کە لە فەرمایشتەکانی جناب تا کە ئیستیدلال بە قورئان و سنەتی پێغەمبەری خوا کرد عليه الصلاة والسلام وا دەرەکەوێت کە ئینسان نەخۆی نە ئەو ماڵێکەیەتی خۆی نییە بەڵکو هی خوای گەورە و پەروەردگارەکەوا بوو دەبێت بەو شێوەیە تەسەڕف پێکە کە خوای گەورە پاشان پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام داوای حتماً چونکە خوای گەورە فەرمی وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه لەوە ئینفاق بکەن کە خوای گەورە ئەوەی کردووە بە خەلیفە و جێنشین بەسەریەوە کەواتە ماڵ لە ئەسڵا بەڵێ لەژێر تەسەڕفی ئێمەیە بەڵام تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء ماڵی خوایە بێ و کەسە ئاگای لێ بێ کە بزانێ حەقی خەڵکی تایە. ئێمە ئێستا ئەبینین مەسەڵەن بەخشندەیەکی زۆر هەیە خەڵک الحەمدە لەگەڵ ئەوەی کە باوەڕی بە قیامەت هەیە و باوەڕی بە غەیبیات هەیە وەکو خوای گەورە و پەروەردگار باوەڕی بە ئەجر و پاداش هەیە الحەمدە چه دەوڵەمەندەکان شەریحەی وەسەط خواردتریش ئێمە ئەبینین کە مەسەڵەن ماشاءالله دەستیان نەگرتووە خەریکی بەخشینن ئیتر کەم تا زۆر بەپێی زڕفەکە ئەبەخشن بەڵام ئەوەی کە ئیشکاری دروست کردووە ئەو ئادابانە چین ئەو ڕێکارانە چین کە ئینسانی ئیماندار و بەخشندە بگرێتە بەر لە کاتی بەخشینەکەیە چ وەک جانبە معنەویەکەی کە لە ڕووی دینداری و گوناهبار نەبێ و چ لە ڕووی مادیەکەشەوە کە ئیبەخشێ جێگەی خۆی بگرێت. بەڵێ وەکوی ئاماژەمان پێکرد ئەم ماڵە ماڵی خوای پەروەردگارە خوای پەروەردگارە فەرمێ وآتاهم من مال الله الذي آتاكم لەو ماڵی خوا پێی بەخشیون بیەن بە خەڵک کەواتە هەر لە ڕێوە تۆ ئاگادارەکاتەوە کەوا ئاگادار بە ئەم ماڵە هی خۆت نییە هی خوای پەروەردگارە وەکیلێکی بەسەریەوە ئەمانەتێکە لای تۆ ئەم ئەمانەتەش ئەبێ بۆکو خۆی بگەیەنیت لەبەرەوە هەر لە ڕێوەتێتە گەیەنێ کە تۆ ئەبێ بە ئادابێک ئەم ماڵە ببەخشی کە هەم لە ڕووی شەرعەوە جەنابەت فەرموون گوناهبار نەبی هەم لە ڕووی دنیاییشەوە عیبار نەبی. یەکەم ئەوەیە یەکەم ئادابی بەخشینی ماڵ ئەوەیە کەوا وەک خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى نەمنەت و نە ئەزیەتدان و نە بۆ فڕێدان و نە سوکایەتی پێکردن و لە بەرچاوی خەڵکو نە ماڵەکانتان سەدەقەکانتان دەبێت ئەزیەتیتیانە ئەبێ ئەزیەتیتیانە بێ و منەتیشیتیانە بێ لەبەرەوەی هی خۆم نییە ئەبێ مەمنونیش بملێن بۆر بگرێت چونکە خوای گەورە بە ماڵی خۆی ناوی بردووە من وەکیلم من خوای گەورە دایناوم بە جێنشین بەسەر ئەو ماڵەوە ئەبێ وەکو خۆی بگەێنم نە منەتی تیابێ و نە ئەزیەتدانی تیابێ قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى قولێکی معروف و سەدەقەیەک ئەوە چاکترە لەوەی کەوا لە سەدەقەیەکەوە ئەزیەتی بەدواوە بێ و منەتی بەدواوە بێ کەواتە نابێت نە هیچ منەتێکی تیابێ و نە هیچ ئەزیەتێکی تیابێ دووهەم نابێت هیچ ڕیایەکی تیابێ بۆ ڕیایی و بۆ ڕووپامایی و بۆ خۆ پیشاندان لە بەرچاوی خەڵکی ئەوە 100,000 ما بەزەکات نەخێر ئەوە دەخێ 100 دەفتەر ما بەزەکات دیاچی ئەم ڕیا و شتەکەتی کە ئیتر ئەوە ئەیسڕێتەوە وەکو چۆن ئاگر دارە سووتێنێ ڕیاژ ئاوایە عملی ئینسانە سووتێنە بێ ئاگای لێ بێ ڕیای تێنە بێ و پاشان ئەبێ خاڵیسەن مەخلوص بۆ خوای پەروەردگار بێ کە هەر لەگەڵ ڕیاکەیە تقریبان یەکێک دێتەوە تەنها و تەنها لە ترس و خۆفی خوا بێ و مەمنون بێ کە ئەم پارەی لێ وەربگرێ ئەم سەدەقەی لێ وەربگرێت چ فەرز بێت چ سونەت بێ واتە چ زەکات بێت چ خێر و سەدەقە بێت ئەبێ بە تەنها بۆ خوای پەروەردگار بێ بۆ ناو شۆرەت نەبێ بۆ ڕیان نەبێ بۆ ناو دەرکردن نەبێ بۆ ئەوە نەبێ بڵێ پێ بڵێن سەخیتە بۆ پێ نەبڵێن پیاوێکی بە شەهامەت و بەغیرەتە نا و پاشان ئەبێ بەبەوەی کە چاکە سەدەقە بکە إن الله طيب لا يقبل إلا طيبا خوای پەروەردگار خۆ طیبە طيبش نبي قبول ناكا جوان نبي قبول ناكا چاك نبي قبول ناكا كابرا شتێکی لێ زیای لە هەورەبان فڕیاوی کا بە خێر و سەدەقە لەبەرەوەی بەکاری نایێنێ لەبەرەوەی ڕێ لێگرتووە لەبەرەوەی ئەڵێ ماڵەکەیش پرتم نا لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون هەتا ئەوەی کە خۆشتان ئەوێت چونکە بەشەر بە تەبیعەتی حاڵی بەشەری خۆی إنه لحب الخير لشديد وتحبون المال حبا جما طبيعتي بشر وايا مالي خوش بس زحمت لسكا بقرفانيا بس زحمت دري هنا اعلو زحمت انا دربيني اعلو خوش لسانه دربيني نقل اشتيك زيايه و بي سي بينيا قيناك اشتيك زيايه و بي سي بينيا بادابك جوان بشوي كريك بي بخلق حاجتك خلقي بي دابين كي بلام اصلك وايا اوي كاب زور تخوش ابي ودستي ناشي ابي بزور دستي بشو دري بيني جناب امارش ايتك افرمي خيري گەورەتان دەست ناکەوێت خيري گەورەتان دەست يعني خيري دەست ئەکەوێت بەڵام ئەو خەیرە کە شاید و باید و بەکو بڵێ پڕ بە پڕی سەدەقەکەیە ئەوەی دەست ناکەوێت هینا بەڵێ وەکو عەرزم کردی حاجەتی مسلمانێک جێبەجێ ئەکا لەمەیە هەر خێری گەشتووە لەمەیە هەر ناومێد نابێ ئینشاءالله و با پاشان خوای گەورە ئەفەرمێ لا ينفقون إلا وهم كارهون لە صفەتی منافقەکانە
نابەخشن ئیلا کە ئەبەخشن زۆریان لەسەر دڵگرانە زۆریان بەداوە زەحمەتە زۆر بە زەحمەت دەستیانەکە بە گیرفانیانە وەکو بڵێ بە ئیکراه و بە جەبری و بە زۆر نا ئینسان نابێ واشت بەخشن بەطیبی نەفس بێ بە ڕەحابەتی سەدرەوە بێ من خۆم حەز بکەم خۆم بیر بکەم و ئەرێ ماڵێکی زیایم هەیە ئەرێ حەقێکی شەرعیم لەسەرە نەخێر حەقێکی شەرعی نیە ماڵێکی زیایەیە سەدەقەیەکە خێرێکە ئەمێ بیبەخشم خۆم بیر بکەم و خۆم بە شوێن فەقیرا بگەڕێم خۆم مەمنون بم ئابەو شێوەیە و پاشان ئینسان کە ئەبەخشێ لە صحەت و عافیەت و لە شتاغی ئەوەیە ببەخشێەوە پێغەمبەری خوا فەرمی ئەنتە تەصەدەق وأنت صحيح شحيح تخاف الفقر لەو حاڵەتانەیە وەختی سەدەقەی وەختی چاکەیەکەوە ببەخشێ و ڕجاشی وا بێ ئومێدیشی وا بێ بەرامبەر ئەم سەدەقەیە ئەجر و پاداشتێکی دەست ئەکەوێت نەک سەدەقەکەش بکا بڵێ کوڕێ لە کۆڵم بۆوە خواکا لە کۆڵم بۆوە ئیتر هەر لەسەری قەرزار دەبم هیچم ناوێت نە ئەبێ بڵێ ئەوە سەدەقەکەشم کرد ئەوە زەکاتەکەشم دەرکرد ئەوە ئیحسانەکەشم کرد بە تەمای ڕەحمی خوای پەروەردگارم و بە تەمای ئەوەشم خوای پەروەردگار ئەجر و لەسەرم ئەجر و پاداشم لەسەر ئەم سەدەقەیە باتەوە چ فەرز بێت چ سونەت بێ ئەوە کۆمەڵێک ئاداب بێ ئاگامان لێرە من ئەمێ لە مەسەلەی ئادابەکانە ئەوەی کە جەنابەت باسی کرد ئەوە وەکو جانبی معنەویەکەی ئێستا مەسەن خەڵک کە بەخشێتەوە بەتایبەت کە ئێستا ئەم وەرزە وەرزی زەکاتدانە خەڵک کە الحەمدلله خەڵکێک هەیە خوای گەورە پەروەردگار پێداوە مەسەلەن بۆ نمونە کەسێکە بینی خەڵکێکە تەنها لەوانەیە 2 گەڵا دۆلار یان 200,000 یا 300,000 هەبێ بیدا لە زەکاتە ئەیدا بە ماڵەگا ئەیدا بە 2 ماڵ ئەمانە تقریبا ئیشکالیان کەمترە بەس ئەوەی مشکلەکەی دروست کردو ئێستا خەڵکانێک هەیە بە مەلاین ئەبەخشێ بە چەند دەفتەر ئەبەخشێ ئەم بەخشینانە یعنی ئایا ئابم شپرزی کە ئێستا بینی مەسەلەن 10,000 و 15,000 و کەمتر و زیاتر ئەکەنە زەرفەوە ئیبەخشنەوە بە خەڵکە یان نا لە ئەسڵدا بەخشین و زەکات بۆ ئەوەیە خەڵکێک لە احتیاجی ڕزگار بکرێت بۆ ئەبەدی بۆی ساڵی ئایندە لە بریەوەی دەستپان بکات و ئەویش ببەخشێت زۆر جوانە ئەوە یعنی زۆر جێگەی تێبینیە خواز زاد باتەوە هیوا هەیە مەسەلا 20 دەفتەر 25 دەفتەر دۆلار بەس زەکاتی هەیە یە ئەم 25 دەفتەر دۆلارە بە شار و مەملەکەتا بڵاو یەکات و خەڵک ئەکا بە وەکیل هەر 30-50 گەڵایەکی ئەیا بە یەکی عادی بۆ بە 30 نەفەر ئەم نەفەرە فەقیرە گەڵایە وەرەگرێ و بێ چاوی لە گەڵایەکی تر بێ بەڵام وەرە 25 دەفتەر دۆلارە وەرە لە شارێکی وایە لە کۆڵانەکەی خۆیان لە گەڕەکەی خۆیان نەخی لە ناو عەشرەتەکەی خۆیان چوار فەقیر بدۆزێتەوە یەکی چوار خانویان بۆ بکرێکی بە 6 خانوویەکیان بۆ بکڕێ بەو 25 دەفتەرەکە 4-5 خانووەکە بە یەک جار کابرا لە فەقیری دەرەچێ ساڵێکی وەکتووە فەرمووی ئەوە بەخشێ یان ئەگەر خانووشی هەیە کەسابەتی نییە فێری پارێکی بدات ئەوەندەی باتێ بەشی ساڵەکەی بکە بەشی یان کەسابەتێکی بکە یا پارێکی باتێ سیارێکی پێ بکڕێ یا دوکانێکی پێدانی یا شتێکی پێ بکڕێ بۆی بە یەک جاری تر وەکتووە فەرمی ساڵێکی تر ئەوە بەخشێ نەک هەتا ئەمرێ هەر ئەبێ بۆی بەریت ئەوە ملاحەزەیەکی جوانە بەڕاستی کە ئەبێ ئەوانەی کە زەکاتیان زۆرە وا بکەن باشترە و جێگەی خۆی زیاتر ئەگرێ و زیاتر هەدەف ئەپێکێکەوە سەدی حاجەتی خەڵکیە ماوسا پێش ئەوەی بێنە سەر هەندێک مۆزوعی مهمتر بەس لێرە وەکو با بڵێن ملاحەزەیە کە لە هەمشتا قسەیە بکەین هەندێک خەڵک کە ئێستا مەسەلەن هەندێک کۆمپانیای بەناوبانکە الحەمدلله ساحەبەکانیان خاوەنەکانیان خەڵکی دیندار و هەلی جمع و جەماعەت و هەلی قیبلەن ئەبەخشن بەڵام خەڵکێکی تر کە فەقیر نین یا دوو لە ڕووی جەنابتان و بینەر و بیسەر نەفس نزمە تەنەزول ئەکا چێت داواکە فێر بووە ئەگەڕێ یعنی وای لێ هاتووە حتا جیهانە ڤێلای هەیە دەوڵەمەنە وەزعی باشە ناوی خۆی ئەنووسێ لە چەند مانگێک پێش ڕەمەزانیا سەرا ئەگرێ ئەمە ئایا ئەو زەکاتە تا چەنە بەو کەسە حەڵاڵە کە شایستە نیە و ئەو زەکات و سەدەقەیە و ئەو کەسەش کە کابرای بەخشەندە کابرای زەکات دەر و دەوڵەمەند ئایا تا چەنە لە کۆڵی ئەکەوێتەوە لە کاتێکا بزانێ یا نەزانێت بەڵێ ئێمە ئاماژەمان بە هەندێک ئاداب کرد ئەوەی کە زەکاتەکە ئەیە ئەوەش کە زەکاتەکە وەرەگرێ هەندێک ئادابی لەسەر یەکێک لەو ئادابانە ئەوەیە کە ئەبێ سوور بزانێ ئەم پیاوە بزانێ من نەفسی خۆم ئەم زەکاتم پێ ئەشێ ئایا فەقیرم ئایا تێر و تۆخ نیم لە ماڵە ئایا ماڵ و عایلەکەم ئەوەی کە هەمە ئەو دەخلێکە هەمە ئەو دەرامەتی کە هەمە کە ئێستا بڕاوە کە نییە کە خەڵک زۆرتر فەقیر بووە کرێخاونەکەم پێ نادرێ ماڵ و مناڵەکەم پێ تێر و تۆخ ناکرێ ئایا مستحقی شەرعیم وەریگرم یا وەری نەگرم ئەگەر مستحق نییە ئەمە گوناهی ئەگا نابێ وەری بگرێ نابێ داوای بکە ئەبێ وڵێ کاکە وەڵای من ئاهلی زەکات نیم ماڵە ئاوا بێ ئەوەندەی کە هەمە بەشی خۆم ئەکا و قەناعەتم پێ کردووە و ئەو کەسەش کە ئەبەخشێ ئەبێ عشوایی و هەڕەمەکی نەبەخشێ ئەو خەڵکە بناسێ کە
بەخشێ و ئەیان ناتێ بۆ ئەوەی ئەویش بەو هەدەفەی کە بۆی دانراوە لە زەکاتەکە هەم هەدەفەکە بپێکێ هەم واجبەکەشی دەکۆڵ بێتەوە یان سەدەقەکەی بگاتە جێ خۆی بزانێکە عشوایی پارە تەوزیع نەکا بە ملاولایە و بە خەڵکانێکاکەوە نایەن ناسێ و بەردەرگای پێکرێ و بەردووکانی پێگرێ و بەرماڵی پێگرێ شتێکی جزئی وەکو سەدەقە بیاتێ قەی ناکە دڵی نەشکێنێ بەڕێ بکە کە نایناسێ تەکید نییە کێ بەڵام ئەبێ ئەویش حتمما ئەبێ بزانێت کە ئەم زەکاتە ئەبێ بگا بەو سیفانە ئەم سەدەقەی بگا بەو سنفانەکەەوە ئەهلی ئەوەن و شایان و شایستەی ئەوەن کەەوە ئەم خێر و خێراتیان بگاتە دەست. مامۆستا معلومە کە یەکێک لەو سنفانەی کە زەکاتیان پێ ئەدرێ خەڵکێکی کە قەرزارە قەرزاریش جۆری هەیە خەڵک هەیە قەرزار و قەرزی لای خەڵکە بەڵام من لێرە ئاماژە بە مەسئلەیە بکەم کە زۆر ڕۆژانە لە ئێمە ئەپرسن و لە جەنابتان ئەپرسن کەسێک خانوویەکی کردووە بای 20 دەفتەرە 30 دەفتەری من بیسم بای 40 دەفتەر خەڵگاتۆ فلان کەس خانووەکەی بای 40 دەفتەرە لەسەر ئەمە قەرزار بووە ممکنە ئێستا ئەگەرم خانوو بفرۆشێ لە هەندێک گەڕک 4 خانووەکە لە هەندێک گەڕک 5 خانووش بەڵام لە سەروو ئەوەشەوە مثلەن دێ داوای زەکاتەکە لە خەڵک گەڵێشتا 2 دەفتەر 3 دەفتەر یا 10 دەفتەری و خانوو بەڕاستی ئەمە دووجار ئیجحافی تایە دووجار زوڵمی تایە یەکەم زوڵم لە نەفسی خۆیەکە تۆ خوای گەورە دەروی لێ کردویتەوە دەفتەر خانوویەکە کڕی وەکتووە فەرمی بای 40 دەفتەرە بای 40 دەفتەر نەبێ خانووەکەت بای 20 دەفتەر بێت 20 دەفتەری زیایە وەکتووە فەرمی لە بەعزێ محەلە ئەم 40 دەفتەرە 3 خانووەکە لێشی ئەمێنێتەوە تۆ ئەگەر بێت وردی بکەیتەوە بە حقیقەت ئەمە ئەهلی زەکات نییە پاشان لەلایەکی ترەوە زوڵم و ئیجحافە بەوەی کە ئەهلی زەکاتە لەوانەیە ئەم ئەچێ وەری ئەگرێ من دوای ئەو کە ئەهلی زەکات و مستحق میەم بۆ لای جەناب بەڵێ وڵا زەکاتەکەم نەما بەخشیمەوە تەوزیعم کرد یا دراوە بە کەسێکە وەکتووە فەرمی خانووەکەی بای 40 دەفتەرە یان نەخێر خانووەکەی هیچ عیبێکی نییە یە شۆڤڵی لیاوە لە بندەری هێناوە خانوویەکی دوو قاتەکە کەم خانوو دوو قاتە بۆ تێکەیە وڵا تازەیەکەم و لەسەری قەرزار بووم زەکاتم پێ بشێ وڵی ئەمە یعنی جێی ملاحەزەیە نەخێر نەوع کەسانە زەکاتیان پێ ناشێ تۆ محتاجنی تۆ خانووەکە دوو قاتە نەتەڕەشوعەکە نە دڵۆپاکە نە ئەڕوخێ نە تەپیوە نە عیبی هەیە بۆ شۆفڵی لێ 15-20 دەفتەری تر لەسەری قەرزاریبی ئەی چیەکەی لەوەی کە لە خانووی لە دوو هۆدێک گڵایە شەو تا بەیانی دڵۆپە بەسەریا ئەتکێتەوە کرێچیشە هی خۆشی نییە یعنی ئەمانە کە مقارناکەی نەخێر نەوەڵ ئەمانە ئەهلی زەکات نین قەرزار بووە بۆ خۆی قەرزار بووە با ئەویش حافە بە نەفسی خۆی نەکا ئەو زڵمەش لە نەفسی خەڵک نەکا بەشی خەڵک نەخوا باش ئێمە لەگەڵ ئەمانەیە زین کە بەخشین فەزلی هەیە گەورەی هەیە ماڵ بەخشین لە پێناوی خۆی گەورە و پەروەردگارە ئینسان لە جەهەنەم ڕزگارەکە سەدەقە بەڵا لە کۆڵی ئینسانەکاتەوە بەڵام ئەی عقوبە و جەریمەی ئەو کەسانێک کە تەرکی بەخشین ئەکەن بەڵێ عقوبە و جەریمەی ئەوانە با لە قورئانی پیرۆزەوە کە ئیتر گەورەترین سەرچاوە و ڕاستترین سەرچاوی ئێمەیە کە ئیتر گومانمانتیایە لە هیچ شتێکە خوای گەورە ئەفەرمێ والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون أم آية هرچن لسر صدقەی واجبە لەسەر زەکاتە ئەوانەی کە خوای گەورە ئەفەرمی ئەوانەی کەوا گەنجینەکانیان پڕ ئەکەن لە ئاڵتۆن و زی و لە پارە و دەرهەم و دینار و دۆلار و سەرفی ناکەن لە ڕێخوادا و حەقی خەڵکی لێ نایەن خوای گەورە فەرمێ مژدەیان بەرێ مژدە بەشتی خۆش ئەوترێ بەڵام لێرە بۆ ئەوەی کە بۆک بڵێ ئیستیهزا و گاڵتەیان پێ بکرێ فەبەشیرهم بعذاب ئەلیم مژدەیان بەرێ بە عەزابێکی سەخت و ناڕەحەت عەزابەکەش چییە؟ بەو پارەیە بەو درهەم و دینارە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتا سوور ئەکرێتەوانێ ئەم پارێ ئەندرێ بە ناوچەوانیانەوە ئەندرێ بە لاتەنیشتیانەوە ئەندرێ بە پشتیانەوە ولەما زۆر قسەیەکی جوانیان هەیە لە مۆزوعەیە ئەڵێ کاتێک ئینسانی دەوڵەمەند ئەهلی زەکات کە زەکاتی هەیە و دەفعی ناکە و دەری ناکە ئەگەر فەقیرێک ئەچێتە بەر دەرگاکەی داوای دەکات پێش هەمووش دەم و چاوگرژەکە پاشان تۆزێ خۆی خاتە سەر لا خۆی شارێتەوە پاشان خەتۆی سیەم پشت هەڵەکە ئەڕوان نایاتێ بۆیە خوای گەورە بە تەدریج ئەفەرمێن ناوچەوانیانی پێداخەکەین لا تەنیشتیانی پێداخەکەین پشتیانی پێداخەکەین ئەمە سزا و عذابی خوای پەروەردگارە کە ئاماژەی پێکرۆ بۆ ئەوانەی کەوا حەقیان لەسرە و حەقەکە دەفع ناکەن و نایەن بە حەقی خۆی پێغەمبەری خوا لە زۆرێک لە فەرمایشتەکانێک کە ئاماژەی پێیەکا صەفائح من النار پارچی ئاگر تەبەقی ئاگر سوورکراوە و بە عذابێکی سەختەوە بۆیان ئامادە ئەکرێت لەشیان پێوە ئەچزێنرێ بۆ ئەمانە چووکە لە دنیاە حەقێکیان لەسەر بوو زەکاتیان لەسەر بوو واجبیان لەسەر بوو دەریان نەکرد ئەمانە هەموو ئاماژەن بۆ ئەوەی کەوا پەنا بەخوا کە کارێکی زۆر خەتەرە و نەکردنەکەی و دەرنەکردنی زەکاتەکە پشێوی و فەوزا لەسەر ئەرزە ئەنێتەوە چونکە هەتا ئەوەی کە خوای پەروەردگار فەرموویەتی و خوای پەروەردگار ئەمری پێکڕۆ جێبەجێ بکرێ ئەوە ئەمن و ئاسایش و خۆشبەختی و کامەرانی و یەکسانی و عەدالەت لەسەر ئەرزە تەطبیق بێ بەڵام کە نەکرێت ئاوای لێ کە یەکێک لە
سەری لە ئاسمانە لە دەوڵەمەنیەوەیکیش لە خوارەوە خەریکە ئەبورێتەوە من ئەوەی کە جنابەت فەرمووە هەر ئەوایەتی جنابەت ئاماژت پێکرد سەرەتای ئاەتەکە من حەزەکەم لەگەڵ ئەم ڕۆژگاری ئەمڕۆیە بەراوردێکی بکەین. ئاەتەکە فەرمێ یا أيها الذين آمنوا إن كثيرا من الأحبار والرهبان ليأكلون أموال الناس بالباطل. أو خەڵکی ئەمە ئەو زەمانە خەڵکێکی دەسەڵات دار ڕهبان و ئەحباری ئەوان کەسە دەسەڵات دارەکانیان کە سەڵات ڕەنگە لە پەردەی دینەکە تحریفیان خواتیان کردبیان دینێکی محرفیان بە خەڵکیان دەبێت ئەمانە ڕێگر بوون ماڵی خەڵکیان خواردەوە باتڵ. من لێرە سەرنجی خەڵک بۆ ئەوە ڕاپێشم هەموو بینەرێک جنابیش حەزەکەم دوایی ملاحەزەی خۆت بفەرمی لەسەر ئەمە. ئێستا سیر کە خەڵکە هەژارە مسلمانەکە کەسێک مامۆستایەکە مۆزەفێکە لە دائیرەیەک حرەسە پۆلیسە ئاسایشە حتا کە ناسە حەماڵە کرێکارە مەبلغێک پارەی کۆ کردوتە بە ڕەنجی شانی خۆی دەکەوێتە ساڵی بەسەراتی ئەپەڕێتەوە جا لە ڕەمەزان بەیان لە ڕەمەزان نەبێت بۆ لای ئەم مامۆستا بۆ لای ئەو مامۆستا دەچێت پرسیارەکە زەکاتەکەم چەند بدەم چۆن بدەم بەچی بدەم. ئەمە خەڵکە مسلمانە متەدەئینەکە ئیتر لە هەر پلە پۆستێکی وەزیفیا بێ بەڵام ئەوەی کە وای کردو سێرکە مسلمانەکە بە کەڵکیەک دێ ئەهلی دینەکە بە کەڵک دێ کە بە ڕەنجی شانی خۆی پێ کردووە. لێرە ئاماژە بەم ئاەت یعنی بە بەراورد ئەم ئاەتە لەگەڵ ئەم ڕۆژگارەی ئێستا یعنی بەراوردێک لەگەڵ کۆن و ئێستاە ئەوانەی کە ئێستا وێڕای ئەوەی کە موچەکە لە کاتی خۆی نادەن ڕێگریژن لەوەی کە ئێستا موچێنە جەنابیش خەڵکی وات بینی بێ کە هەبوو ئەڵێ مامۆستا من لە ساڵی لە مانگی 2015 تا عودم پێنووسراوە بۆ منێ دینارێکم لە بانگ ڕاکێشمەوە خەڵکیش چاوەڕێمەکە وێڕایەوەی کە خەرزار سەدەقەم مەجای سەدەقەم نییە ماڵەکەی خۆم دەسی بەسەراگیراوە دەستیژم گیراوە لەبەرەوەی کە سەدەقە بکەم لەبەرەوەی هەموو سەرەتەکەم دەسی بەسەراگیراوە. یعنی چۆن ئەبینی ئەم بەراوردە لەگەڵ ئەوانەی کە وەختی خۆی ڕێگر بوون لەبەر ئەوەی ماڵ ببەخشێرێ بە خەڵکە مسلمانە دیندارەکە ئەهلی مزگەوت ئەبەخشێ خەڵکیش ناکا بە کۆیلە بەڵام ئەمان خەڵک ئەکەن بە کۆیلە. حتمما من ئەم ساڵنا پار لە بەڕێزێکم پرسی لەو یەکێتی هاوردە و ئەوەی کە لە خورفەی تیجارە و ئیستیراد و ئەوە و ئەنجا ئەوەی کە ئەو کۆمپانیایەوە بەرهەمهێنان ئافرین خوازات باتەوە لە بەڕێزێکیانم پرسی کە سەرۆکی ئەو دەستگایە بوو وتی مامۆستا ئەو خەڵکەی کە کۆمپانیای هەیە وەلای ئێمە ناونووسکراوە چونکە هەر کۆمپانیایەک ئەبێ حەجمی پارەکەی معلوم بێ چەندێکە بە گوێرەی حەجمی ئەو پارانەی لای ئێمە تۆمار کراون ئەگەر زەکاتی ئەو پارانە دەربکرێ ئەمەنە ملیۆن و ئەمەنە ملیار دینار ئەکا نەک لەم سلێمانیە یعنی هی یەک شاری سلێمانی بەشی سلێمانی و هەولێریژەکە ئەنجاوەرە بزانە هی هەولێر بەشی دهۆک و هەولێریش بکە معناوای لە کوردستانە فەقیر نەبە بەڵام کێ ئەم زەکاتە دەرەکا وەک تۆ فەرموو دەری ناکە ئەوەی کە لەخوا ئەترسێ ئەوەی کە لە قیامەتی ئەترسێ چوار گەشتۆتە 4 ملیۆن و نەگەشتووە دەردی تۆ ئەفەرمی دووسێ مامۆساکە دووسێ مزگەوتەکە مامۆسا لە 4 ملیۆن ئەکا مامۆسا لە 4 ملیۆن نیوەکە مامۆسا لە ژنێ فتووە چەندی قەرارراوە 4 ملیۆن 5 ملیۆنی دیناری هەیە ڕاکەڕاکێتی بزانی زەکاتی لێکەوە لێ ناکەێت بەڵام ئەم بەڕێزانەی کە کۆمپانیاکانیان هەیە یەکێک بە 100 ملیار دینار یەکێک بە 1000 دەفتەر دۆلار یەکێک بە 500 دەفتەر دۆلار خۆی ناونووس کردووە سەروەتێکی ئاشکرا کردووە لەو هینەی خۆیان لەو یەکێتی و سلکەی خۆیانە وەرهێنان بەڵێ ئەوە وتی مامۆسا ئەگەر ئەو زەکاتە دەربکرێ ئەوەندەیە مەبلغەکەشی بەشی هەرچی فەقیری سلێمانی و هەولێرەکە بەزی سلێمانی ئەنجاوەرەی هەولێر ئەنجاوەرەی هی دهۆک ئەنجایی وەرە شارەکانی تر شوێنەکانی تر ئەگەر وەکو خۆی ئەم زەکاتە دەربکرێ بەڵام وەک تۆ فەرموو لەو سەردەمەدا بە ناوی ئەحبار و ڕۆهبان و بە ناوی خوایەتی خۆیان کرد بەخوای خەڵک ئەم ڕۆژ قاڵبێکە لەو قاڵبە ئەبەو شێوەیە یعنی هەر لە کۆمپانیاکەی خۆیان لەوانەیە ئەو بەڕێزەیە کە کۆمپانیا هەیە ئەو کەسێک کە کۆمپانیا هەیە ڕەنگە لە ناو کۆمپانیاکەی خۆیانکە چەندەها مۆزەف و کارمەندی لایە بە 500 هزار دینار ڕەنگە محتاج بێ کرێکی بێ بەڵام ئەو هەموو زەکاتی هەیە فەرقی چی ئەویش ئیدیعای خۆیەتی بەسەر ئەوە کردووە وەکو ڕوهبان وەکو ئەحبارەکان یعنی وەزعەکە کە تەماشایەکەی پارەکە و سەرۆت و سامانەکە ئەوان شیان لێکرد و ئەمانیشیان لێکرد و هەر عینی حسابە لەبەرەوە وەزعێکی ئەوە زۆر شتێکی خەتەرەکە ئینسان وای لێبێت هیوا بۆ تێتی چۆتە لای مامۆسایەک من زەکاتەکەم ئەمەوێت دەرکەم کە بۆیان حساب کردووە 80 دەفتەر دۆلارە پەشیمان بۆ تۆ هەردەستی تێ نەچوو وەڵام مامۆسا منەوە جاوە بەخوا بۆم هەڵناسوڕێت چۆن دەسم تێ بچێ بۆ شێوەیە بەڕاستی ئەوە مصیبەتێکە بێ ینی جێگەی ملاحەزەیە بێ خەڵک تەوعیە بکرێ ڕۆشن فکر بکرێت کە بتوانێت ئەو زەکاتە دەربکە. ئێمە ئەزانین کە ئێستا خەڵکانێک هەن
با فەقیریش نەبن ڕوویان دێت فێربوون داواکەن معلومە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا خەڵکانێکن ممکنە ڕویان نێت خەڵکانێکی بە شخصیەتن خەڵکانێکن عیزەتی نفسیان هەیە وەکو لە قورئان جا خۆی گەورە پەروەردگار باسییانە کە فەرمێ للفقراء الذين احصروا في سبيل الله لا يستطيعون ضربا في الأرض يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسماهم لا يسألون الناس إلحافا خەڵکانێک هەن ڕویان نایە داوا بکەن عزەتی نفسی فێر نەبووە یعنی قەت فێر نەبووە خەڵکیش ممکنە زۆر بە دەوڵەمەندی تێبگا خەڵکێک بە دەوڵەمەندی تێگا زۆر جارێمە بینیمانە خەڵک ڕووی لێناوە ڕاستە ئەو کاتە مەسەن ئەمانە چۆن بناسرێنەوە خەڵک بە هەنایان وڵا ئەمانە ئێستا ئەو بار و زروفە دارایی کە بەسەر کوردستانە هاتووە گەورەترین زەرەرە و منتیایدا ئەو تەبەقە وەسەتەیە کە بە مەعاشێک ژیاوە خواخوای بووە مەعاشەکە یەکی مانگ وەرگێدەی هەتا سی مانگ بە هەر حاڵێ بێ ڕای کێشاوە بەشی کردووە یعنی کاتێک کە مەعاشەکەشی بووە زۆر تێر و تۆخ نەبووە وەکو خەڵکانێک هایلایف بژی بەڵام ئەوەندەی بووە محتاج نەبوو و هەرچۆنێ بێ باڵانسی خۆی ڕاگرتووە لە یەکی مانگەوە تا سی مانگ بەڵام ئێستا کە 5-6 مانگ معاشی وەرنەگرتەوە دەستی خراوەتە بینە قاقای بە نەوت و بە گومرگ و بە داهات و بە هەموو شتێکی ئەم وڵاتە کە براوە ئێستا وای لێ هاتووە مەعاشەکەشی بووە بە ڕوبعێ بووە بە 1/3 بە حقیقت من پێم وایە چین و طبقەی معاشخۆر و فەرمانبەر زیا لە هەموو کەس مستحقن چونکە وەک تۆ فەرمووت و ئاەتەکەت ئاماژە پێکرد ئەمانە ڕویان نایە داوا بکەن وەختی خۆی کەفالەتی مناڵی هەتیویان کردووە وەختی خۆی دەستگیرۆی فەقیرەکانی خزمی خۆیانیان کردووە دەستگیرۆی فەقیری تریان کردووە بەڵام ئێستا معاشخۆرێکی داما و لە ملیۆنێ دینارەوە هاتوۆتە سەر 400,000 کەوەری ئەگرێ ئەویش دەی بە 50 ڕۆژ بە 6 ڕۆژ 4-5 مانگی هەروەر نەگرتووە ئەو 4-5 مانگی هەر قەرز کردووە پێم وایە خەڵک ئەبێ زۆر ئاگای لەمە بێ من ئەگەر براکەی خۆم معاشخۆرە ئەگەر ماڵی خوشەکەم معاشخۆرە بێ پێش هەموو کەس ئاگام لەوان بێ ئاگام لە حاڵی ئەوان بێ پێم شەرم نەبێ لیان بپرسم خۆیان جواب نانەوە ڕویان نایە لە مناڵەکانیان بپرسم ئایا تێر و تۆخن ئەرێ بپارەکە بەشتانەکە ئەرێ معاشەکە ئەوەندە هەیە ئەرێ باوکە لەسەری قەرزارە بێ ئەرێ وەکو جاران لە ماڵە ناز و عیش و نۆشتان ماوە نەماوە نەک ئیسراف و تەبزیر ئەوە نا بەڵام ماڵێکی ئاسایی و وەسەد چەند چی خواردووە وەختی خۆ چەنی خواردووە ئەمڕۆ توانین لە مناڵەکانیشی بپرسی ئەگەرنا بە هەر شێوەیەک لە شێوەکان پێم وابێ ئەو طبقەیە ئەو چینە ئەو چین و طبقەیان کە ڕویان نایە فێر نەبووەتەکە فەرمێ بەدەم و چاویشیانەوە بەدەم و چاویانەوە دیارە بە هەڵسوکەوتیانەوە دیارە یعنی بەجن و پۆشاکیانەوە دیارە تەسەڕفاتیانەوە دیارە بەڵام وەک تۆ فەرموود ئاەتەکە فەرمێ عیزەتی نەفسیان وایە فێر نەبوون کە داوا بکەن تا ئێستا ئەو وەزعیان بەسەر نهاتەوە ئێستاش من پێم وایە شەرم و شکۆیتیان نەماوە چونکە خەڵک هەمووی تقریبان یەکسان بۆ تۆ لەم نەبوونی و قەیرانەیە ئەوەی کە معاشخۆر و ئەوەی کەوە حەقێکی وەرگرتووە لە حکومەت زۆر ئاساییە ئەگەر بە هێمنی بە ئەسپایی بە دوو دۆستی خۆی بڵێ وەزعم خراپە یا حاڵی حسابێ زۆر بەلامەوە طبیعیە ئینسان خەڵک شەرم نەکات چونکە ئەوە باشترە وەک لەوەی کەوا خوا نەخواستە سەر پێشێ بۆ زۆر فەقیریەکە شتی تری لێ ئەکەچێتەوە ئێمە بینین لە تاریخی ئیسلامیە هەموو ئەو کەسانێک کە بوونەتە گەورە پیاوان کە ناویان تۆمار کراوە معلومە هەر لە ئەصحابی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئەصحابێ خەڵکێکی زۆر هەبوون يعني زۆرێک لە سەحابە هەبوون لە خزمەتی پێغەمبەرە بەڵام ناوی کەمێکی زۆر کەمیان گەشتەوە بە خەڵک لەو ناوانەش هەندێکیان بە کیباری سەحابە و فەزلیان زۆر باس کراوە مەسەڵەن لەوانە کە باس کراوە باسی فەزلی بەخشندەی ئەبوبەکر باسی عەبدوڕەحمانی کوڕی عوف باسی عوسمانی کوڕی عەفان و هاکەذا کیباری سەحابە لەمانە حتا ئەمانە وای بەخشندەی وای لەکرد یەکێک لە صیفەتەکانیان بەخشندەی بۆ وای لەکردن کە ناویان بمێنێتەوە مثلا ئەگەر جنابەت ئەو نمونەی کە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ مناڵەکانی چی بۆ بەجێهێشت من پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام لە کاتێک کە ماڵەکەی بەخشی ئیمامی عومەر هێنانی وی ئەبەخشی عوسمان ئەی بەخشی وەثث كثير پێغەمبەر فەرمووی سوسیش سلس بۆ سعدی کوڕی ئەبی وەقاص کە لەسەر مەرگدا یعنی لەوە ئەترسا بمرێ بە نەخۆشیەکەی ئیمامی عوسمان کە جێشی عوسرەی بەڕێگە تاوی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمووی لەمڕۆ بەدوای عوسمان هەرچی بکە هیچی لەسەر نییە کەواتە ئەمانە هەمووی هۆکاری گەورەبوونن ئەم ئینسانانە ئەوەی کە ئەبەخشێ لای چ لای خەڵک گەورە ئەبێ و بەڕێز ئەبێ و خەڵک دەست بەسنگەوە گەورەی محتەرەم بێ لای خۆی گەورە و پەروەردگاریش گەورە ئەبێ من ئەمەوێ بێ مەسەر مۆزوعێک کە لەوانەیە وردەوردە بینە کۆتایی بەرنامەکەمان ئەویش ئەوەیە کەسانێک کە پێیان ئەبەخشرێ کەسانێک کە پیان بەخشێ هەتا ئێستاش خەڵک نازانن بەخشێ ئەگەر بکرێ من تۆزە ورتر ڕوونی بکەمەوە ئەویش ئەوەیە کە جاری وایە مەسەلەن پیاوێک دەوڵەمەندە ئافرەتێک دەوڵەمەندە دێ ئەپرسێ کوڕەکەم یا کچەکەم یا خزمەکەم
حاڵی وابووواوە چۆن پێی ببەخشم یا کوڕێک ئایا ببەخشم بە باوکی ببەخشم بە باوکم ئەگەر زمانە بکرێ لەم کۆتایی بەرنامەکەدا تۆزێک ئەگەر بە خێرایش ئاماژای پێ بکەین ئەو سنفانەی کە پێیان ئەبەخشرێ و چۆنیان پێ ببەخشرێ. بەحقیقەت ئەوەش بۆ خۆی وەکو بڵێ ئیشکالێکی دروست کردو ئێستا خەڵک زۆر محاولاکە ئەو خێر و سەدەقە و زەکاتە لە ماڵەکەی خۆی لە حوشەکەی خۆی نێتە دەرەوە. برایە بیان بە براکەم باشڵین بیێرێ کاکە بەڵام هەمووی مێرێ با دراوسەکەی ئەو لاشی بێبەش نەکەی خزمەکەی تریشی بێبەش نەکەی یعنی خەڵک فێر بێت وای لێ بێ زەکات و خێر و سەدەقاتەکەی لە ماڵەکەی خۆی تەجاوزکە بچێتە دەرەوە یعنی خەڵکێکی غەیرە زیاتر لێ بخوا برایەک مامۆستایەک لەم ڕۆژانە بە منی و نەفرێ هاتووە منی بەگیرێنەوە مامۆستاگەی من بیێم بە براکەم و براکەشم بیاتەوە بە من دروستەوت من نەخێر هەردووتان کۆی بکەنەوە بیان بە فەقیرێکی خزمێکی ترتان یعنی بۆ تۆ بیێ بەوە ئەو بیا بەو لەوانەیە باشە کە ئەوە فەقیرن ئێوە ئەهلی ئەوە نین زەکات بن شتێکی تریشکە نەتان بێ خۆخوا تەکلیفتان لەسەر ناکە حتا سەرفترەکە کاکە ئەگەر نیتە خۆخوا تەکلیف لی ناکە بی کاکە گیان ئەگەر بود بی ئەگەر نەت بود مەیە ئیتر ئەمە چییە ئەم تەبادل و گۆڕینەوەی من بۆ براکەم بیا بە متمە نەخێ بڕۆ هەردووتان خۆیکەنەوە بیان بە فەقیرێک لەبەرەوە ئەبێ خەڵکی ئاگادار بن بە حەقیقەت یەکێکتر لەو ئادابانەی زەکات وەکو عەرزم کردن یان سەدەقە ئەوەیە کە ئینسانە بێ بیاتە دەست کەسێش کە شایان و شایستەیە بۆی ئەمڕۆ فەقیر و مسکین ئەوەی کە شتێکی هەیە بەشی ناکە یان ئەوەی کە هیچی نییە یا مناڵی بێ باوکە مدارا و معیشەت و ژیانێکی وایان نییە بدرێتە دەست سەرپەرشتیارەکەی ئەمانە کەسێکە نەخۆشە لێ قەوماوە بە حەقیقەت نەخۆشێکی قورسی لە ماڵە هەیە پێویستی بە مەبلەغێکی زۆر هەیە با خانووکەشی دوو قات بێ چی لە خانوو بکە خانوو پارەی بۆ فرێنایە با سیاری کشێ بە لە دەرگا ڕایگرت بێ ینی نابێت سەیری ئەوە بکەین وڵا خانووشی هەیە و سیارەشی هەیە کچووکە ئەمە مەزدەری مەعیشەت نییە سیارەیەکە پێویستی حاجەتی خۆیەتی بەیانی مناڵەکانی پێبا بۆ جامیع ئەیان هێنێتەوە ئیشوکاری خۆی پێەکە بەڵام نەخۆشێکی لە ماڵەوە ئەم نەخۆشە مەبلەغێکی قورسی ئەوێ یان وەزعێکی وایە کە کۆمەڵی هەتی و بێوەژن لە ماڵێکان لە خانوویەکی پڕپوت و شپرزان هەموو ئەمانە کە ئەگەر وردی کەیتەوە ئەچنە بابی ئەوەی کە مستحقی شەرعین یا فەقیرن یا مسکینن یا هەتیوبارن یا تێڕ و تۆخنین یا نەخۆشیان هەیە یا مقدەرێکیان لێ قەوما مقدەرەکە بە عەمدی نەبووە کابرا مناڵێکی دەمڕود بە سیارێکەوە خەڵکێکی شێلا بێ و کوشتی بێتی و ئێستا داوای 5-6 دەفتەری لێ بکەن تۆ بڵێ وەڵا ئەمە نا ئەمە مقدەر نییە ئەمە ئیهمالیە مامۆستاکانیش فێری ئەوە نەبن بە عەفو بۆ خەڵک وەربگرین ماڵی خەڵک وێرانکەین ئەم لەمانەیە بێ زۆر ورد بین بزانین ئایا فعلەن مستحقی شرعیە ئێمە ئەم کۆمەکەی بۆ کۆبکەین و ئەم مقدەری لێ قەوماوە ئەمە مقدەری خۆیان لێ قەوماوە یا ئیهمالی دەستی خۆیەتی یا خود نەخۆشیەکە بەسەریا هاتووە یا ماڵسووتانێکە بەسەریا هاتووە یا نەخێدوسێتە لە بەی جامیعەیە هەرێکی لە شارێک ئەخوێنێ ئەمیش خۆی مەعاشخۆرێکە پێڕان ناگا بەم تەلەبانە دروستە بیان نەیتێ بەم فەقیرانە دروستە بیان نەیتێ بە هەموو ئەو سنفانێکە بەڕاستی وابنکەوە لە ڕووی شەرعەوە دینداریش بن خەڵکێکی زۆر پرسیاری ئەوەمان لێکە مامۆستا خزمێکم هەیە نوێژ ناکە ئایا زەکاتی بەمێ من فتوام خوێندوەتەوە لەسەر ئەوواڵێ ئەگەر ئومێدی وا بوو بەم یارمەتیدانی من و بەم یارمەتیدانی تۆ بەو یارمەتیدانی ئەو بەم دەستگیرۆییە دڵی بژوڵێ و بزانێ و بڵا بڵێ وڵا هەر ئەوەتە هەر مسلمان و هەر ئیماندار دەستگیرۆییم ئەەکەن یەتە سەر ڕێگەی ڕاست بیەنێ ئەگەر لێ بێ ئومێدن نوێژ ناکە و فێری نوێژ نابێ نەخێر بەویشی نیەن بە نوێژ نەکەرێکەشی نیەن بیان بە ماڵ و مناڵەکەی بەدزیەوە بە ئەو سەرفینەکە و ئەو نەیخوات لە کوتای مامۆستاگیان مادومان کردی خۆ پاداشتی خێر هەمومان بزانین کە ماڵبەخشین لە ئیسلامدا پایەکی گەورەیە و ئەخلاقێکی بەرزی پەسەندی ئیسلامیە کەوا پەیوەندی نێوان بەندەکان چاکەکە بەوی وایە هەمومان بتوانین لە داهاتوودا دەستگا و دامەزراوی وامان هەبێت کە بتوانین فەقیرەکانمان لە ڕێی دەوڵەمەکانەکانەوە لە فەقیری ڕزگار بکەین بە هیوای ئەوەی کە ئینشاءڵڵا ڕۆژێک بێ ئەوە بە چاوی خۆمان ببینین خۆی گەورە پەروەردگار تاعات و عیبادەتی هەمولایەکمان قبوڵ بکە دێنە کۆتایی بەرنامە ئەمجارەمان تا بەیگەشتنەوەی تر هەمولایەکتان بەخوای گەورە پەروەردگار ئەسپێرین والسلام علیکم ورحمة الله وبركاته.